بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی کاریگەری وزە و سەرچاوەکانی وزە لەو ڕووداوانی کە ڕوەدەن لە ناوچەکە دەوترێت لە پێش هەموو ڕووداوێکی کاریگەرەوە لە جیهانە بەشێکی پەیوەندی بە ئابووری و پارە و داهاتەوە هەیە. بابزانینەوە ڕووداوانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویاندا چەندە کاریگەری بە سەرچاوەکانی وزە و پارە و ئابووری و داهاتەوە هەیە. ناوچە کوردیەکان هەم لە ڕۆژاوای کوردستان و لە باشووریش لەکوێی ئەم هێڵە گەرمانەی سەرچاوی وزن گفتوگوێم بابەتانەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بارەزافەر بەڕێوەبەری پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی بەخێر بێ سەرچاو. بابزانین ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا بەتایبێت کەوتنی بە شارە سەد و لێدان لە حەزبوڵای لوبنان و تا ڕادەی زۆر لاوازکردنی حەماس لە کەرتی غەزە ئەمانە هیچ بە بڵین لینکێکیان دەچێتەوە سەرچاوەکانی وزە زۆر ئەچێتەوە سەرچاوەکانی وزە. هەموو ئاژانسەکانی جیهان پێیان وایە لە دوای سەرهەڵدانی جەنگی ئۆکراینەوە هیچ کاتێک گازی سروشتی بە تایبەتی ئەوەندەی ئێستا پەیوەندی بە زانستی پەیوەندی نێودوڵەتەکانەوە نەبووە. ئێمە کاتێکە باز لە وزە ئەکەین دوو تۆپیکمان هەیە، دوو فۆڵدەرمان هەیە. هیچیان جیۆپۆڵەتیکی وزەیە کە پەیوەندی بە پرسی ئاسایشی ناوچەی و ناوچەکانەوە هەیە، ئەوی تریشان ئاسایشی وزەیە کە پەیوەندی بە پرسی یەدەکەوە هەیە، پەیوەندی بۆ هەڕەشانەوە نەکرێت سەر یەدەکی سروشتی لەو ناوچانە. ئەمەی کە پەیوەندی بە ئاسایشی وزەوە بێ ئێمە بێ تیشک بخەینە سەر پلانی یەکێتی ئەوروپا بۆ ساڵی 2050 ئەوان پلانیان هەیە بە شێوەیەکی تەدریجی یەکێتی ئەوروپا بۆ ساڵی 2050 بگەن بە نێت زیرۆ، واتە بە شێوەیەکی سفری هیچ پشتێک بە هایدرۆکاربۆن نەبەستن. هایدرۆکاربۆن نەوت غازی سروشتی غەڵوس، یعنی تا 2050 بە هیچ شێوەیەک پشت بە نەوت و غاز و غەڵوز نەبەستن. بەڵام ئەوەی کە ئێمەی بینین عکسەکەیە بینین، ئێستا دیمەنێکی پێچەوانە بینین. مەسەڵەن ساڵی 2010 جیهان 86 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێناوە لە ڕۆژێکە. ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم ئەمڕۆ 101 ملیۆن بەرمیل نەوتی پێویستە. معناوایە پێداویستی جیهان بۆ نەوت زیادی کرد. بۆ غازی سروشتی 5.6% زیادی کردووە بە پێی ئاژانسی تاقی عالەمی International Energy Agency. 5.6% ساڵانە زیاد ئەکا، واتە غازی سروشتی چونکە بۆ ژینگە پاکترە خێراتر ئەسووتێ مانیفاکتۆر و پیشەسازی و هەموو ئەمانە بە غازی سروشتی ئیشەکار بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان خۆ دەزانی وڵاتی پیشەسازی گرنگە نەگەر غازی سروشتی نەبێت. مەسەڵەن تورکیا لە ناوچەکە تاکە وڵاتە کە غازی سروشتی نییە، ساڵانە سابت بای 55 بۆ 6 ملیار دلار بەس غازە کڕێ. ئەم وڵاتە وڵاتێکی سناعیە 6 ملیار دلاری ساڵانە پێویستە بەس بۆ کڕینی غاز. ئەی چۆن شەڕ ناکا لە ناوچەکەیە و دەست بەم ناو ناکا و دەست لەم ناوەرنایە ئەگەر غازی سروشتی هەبێت لەم ناوچەیە. تایبەتی سە لە پندەسیاغ لە قوبرس غازی سروشتی دۆزراوەتەوە 14 ساڵە لەگەڵ ئیسرائیلە کۆنێکتی بۆڕیان کردووە بن بەرەو ئەوروپا. ئەم چۆن شێت و هار نابێ وەکو بڵێن لە بندەسیا ئەوە ناکە کارەگاز جەزائیرەوە غازێنێ لە پەڕی دنیاوە گازی سروشتێنێ لە بندەسیا قبرس دوو گەڕەکە گازی دۆزیوەتەوە و ناشیانگەن بە ئەندام لە یانەی غازی سروشتی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی. کاتە ئەمە هەر بەشێکی گرنگی پێێنێ. اینجا ئەوەی دیکەیان پەیوەندی بە جیۆپۆڵیتیکی وزەوە هەیە. کاکە ڕانکۆ ئێمە حەوزەکانی وزەمان هەیە، یان حەوزە جیۆپۆڵیتیکەکانمان هەیە. بەتایبەتی بە تۆزە باسی عێراقیش بکەین. اینجا بەر لەوێ بێنە سەر باسی عێراق بەڕاستی کە باسی ئۆکراین و رووسیات کرد. ئەوروپا کە جەنگەکە ڕوویدا لە سەرەتاوە زۆر کەوتنە پەل لە قاژێ سەرچاوەکانی وزیان لەکوێوە دەستکەوێت لە بەرەوەی پێشتر وزەی خۆیان بەشێکی زۆری وزەی خۆیان لە رووسیاوە دابین دەکرد. بەڵام ئەو 2 ساڵی تر وردەوردەوایە واژ ئەوروپا خۆی ڕاهێناوە و سەرچاوی وزەی تری دۆزیوەتەوە. چۆن توانیان ئەمە بکەن بەدیل بۆ سەرچاوی وزەی رووسیا بدۆزنەوە؟ لە ڕاستیە ئەمە یعنی پێش بە دوو خاڵ ڕوونیەکەمەوە. خاڵی یەکەمیان دەمێک بوو ئەوروپا ئەویست لە ژێر منەتی رووسیا دەربچێت، رووسیا و ئێران و قەتەر بەڕاستی. چونکە رووسیا یەکەمی یەدەکی غازی سروشتی 24% یەدەکی غازی سروشتی جیهانیە، ئێران دووەم یەدەکی غازی سروشتی هەیە لە جیهانە 18%، قەتەریش 13% غازی سروشتی هەیە. تا یەکەم و دووەم و سێم ناکەونە خۆر ئاواوە یەدەکی غازی. اینجا دوایە بە چوارەم و پێنجەم و حوتەم و هەشتەم ڕەنگە هەرێمی کوردستان لە بەندێکەیە دێت. ئەمانە هیچی ناکەونە خۆراوە، کەواتە خۆراوە خۆی وەکو پاشکۆیەکە بینی، ینی ئەکەوتە ژێر منەتی ئەم وڵاتانە بە تایبەتی رووسیا. دەمێک بوو لەمە ئەگەڕا. لە 2010 منە کاتە لە قۆبرسیش بووم، وەسەیەکی زۆر گەورە ڕوویدایانی زۆر گەورە ڕوویدا تر خەریب بووە کۆڵێ بە ئاسمان و بە زەویا وەسە بوو. تومەز غازی سروشتی دۆزراوەتەوە لە کەناری دەریا.
ئەتر ئەمە میسر و قۆبرس و ئیسرائیل غازیان دۆزیوەوە ئەمەیان لەم 4 ساڵە گەشە پێداوە نزیکشە لە ئەوروپا لە یۆنانەوە مێدیترانە دەریای ناوەڕاست ئەم حوزیان ئەوێ گەورە بکەن بۆیە ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی فەڕەنسا غازی باشی تایە بەڵێ خۆی ئەزانی چی ئەسلی قسەکە ئەمەیە کەیتر من لە مەولا بەتەمان بیکەم لە ینی باشی بیکەم چون جاران بم کرد باید دەیانگوم کەسە ڕەنگە ڕکلام بۆ دەوڵەتێکی دیاری کراوە بکە لە دەریای سپی ناوەڕاست ئێستا کە بۆتە واقعیترە بێ باس بکرێت واقعەکە ئەوەیە کە حوزەی دەریای سپی ناوەڕاست تا کە حوزەی خۆرئاوا بەرگری لێکات بەری بەریتانیا ئەمریکا فەڕەنسا خۆی کەوتە سەر دەریای سپی ناوەڕاست قبرس و ئێستا کلیلی دەریای سپی ناوەڕاست ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست درراوە بەدەست ئیسرائیلەوە بۆ لەبەرەوەی ئیسرائیل لە هاوردەکاری غازەوە بۆ بە هەناردەکاری غاز ئێستا یەک بۆڕی لە بین ئیسرائیل و قبرسەوە درێژ کراوەتەوە بۆ جەزیرەی کریت یۆنان 1900 کیلۆمەتر بۆڕی بەژێر ئاوە بۆ ئەو دروستکرا هەوای پیا بڕە یۆکمان نەخێر قسەکە ئەوەیە کە ویستم لە مەولا بێڵێم ئەم وڵاتانەی خۆراوە کە ئێستا هاتوون لە سووریاش لە کۆبانی فەڕەنسا هاتووە بەرگری ئەکات سووریاش ئەکەوتە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاستەوە وڵاتێکی گرنگە ئەم وڵاتانە ئەیانەوێ ئەم کوتلە حەوزەی وزەیە گەورەتر بکەن ئەو جەنابەت غازی باشی تیان نەخێر یەکێتی ئەوروپا بە فەرمی ڕایگەیاندووە یەکێتی ئەوروپا بە فەرمی ڕایگەیاندووە کە غازی قبرس و ئیسرائیل وەک بەدیلی غازی رووسیا بەکارەهێنن بەڵام ئەم غازیەدەکە بەشی ئەوە ناکات کە ئەو پێداویستە گەورەی ئەوروپا بکەن بۆ یانە کوتلەکە دەوڵەمەندترکەن مەسەلەکە هەر وزەنیە کاکڕانکۆ مەسەلەکە پرسی ئاساییشە مەسەلەن لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست و ڕۆژانە دەیان هەزار کەسە پەڕنەوە بۆ ئەوروپا کەواتە مێدیترانە گرنگە دەریای سپی ناوەڕاست پرسەکە پرسی ژینگەیە پرسی وزەیە پرسی غازی سروشتیە پرسی ئیسرائیلە پرسی کێشەی سووریا هەموو قەیرانەکان سەرکیەکانەکەونە سەر مێدیترانە کێشەی لوبنانە کێشەی یعنی ئەمانەیە بۆیە قبرس و میسر و ئیسرائیل ئەم سیانە غازی سروشتیانەیە وحدەیەکیان دروست کردووە نادیەکیان دروست کردووەکو گۆڵف کۆرپۆریشن کەنسڵ مەجلیسی تەعاونی خەلیجی ناوە EMG لوتکەی غازی سروشتی دەریای سپی ناوەڕاست وەکو یەکێتی ئەوروپا شتێکی باراگا سەرکیەکەی لە میسرە ئەوە چەند ساڵە 4 ساڵە دروستیان کردو ئەیانێ ئەم کوتلەیە دەوڵەمەندکەن ئیسا بەرەبەر ئیمارات بۆ بە ئەندام لەم کوتلەی دەریای سپی ناوەڕاست قەتەریش کە وتم سێمیەتێکی غازی سروشتیە هەر لە سەرەتای بەهاری عەرەبی و کە غازەکە دۆزرایەوە 2010 باسم کرد لە 2010 و غازە لە دەریای سپی ناوەڕاست دۆزراوەتەوە ئەمیش کەڵکەڵەیە کەوتۆتە سەری کە ئەوروپا پشت بە قەتەر ببەستێت غاز بۆ ئەوروپا بنێرێت خۆی بهێڵێکی هەیە ینی نزیکە لە ئوردنەوە قەتەر هەتا ئەوێ هەیە بەڵام بە ملی سووریا ئەویست ئەوە بکە بۆ ئەوەی لە سووریاوە بۆ ڕێ بچێتە سەر دەریای ناوەڕاست زۆریش نزیکە ئەهاتن بە حکمی ئیخوان و ئەوانە بەرگریان لە بەرەی نووسرا ئەکرد و دەعمیانە کرد و چەکیان پێدا و قەتەر مدەیەکی زۆر وای کرد باشکرا مختانی بۆ ناکەین خۆی باشکرا ئەمەیە کرد ئیتر تا ئەم دوایە بۆی دەرکەوت کە ناچێتە سەر ئەوە بوو دژی لادانی ینی لەگەڵ لادانی ئەسەدا بوون لەگەڵ تورکیا و لەگەڵ تورکیا ئێستا ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا ڕوویدا چ پەیوەندی بەم هێڵی وزەیەوە هەیە سووریا خۆی خەونەکەی قەتەر نزیکترە کاتەوە لە بەرێم گروپانە ڕەنگە نزیک بن لە هێڵە تورکیا قەتەرێکەوە خۆی کاک ڕانکۆ بەڕاستی قەتەر لە لای وڵاتە خۆرئاوایەکان من قسەی تینگتانکەکانی ئەوانەکەم وڵاتێکی سەر بە گۆپەنگە وەکو ئاوا ئەیبینن بەڵام لەم کاتیا ئەوروپا زۆر پێویستی چکە تقریبان بۆتە نیوەی بەدیلی رووسیا بۆ ئەوروپا کە وڵاتێکی زۆر بچووکە قەتەر بەڵێ چووکە خۆی ژماری دانیشتوانی کەمە هیچ سەرف ناکەم بۆ نێرێتە دەرەوە وەکو وڵاتێکی 80 ملیۆنی نییە یان 150 ملیۆنی کە پێداویستی وزەی زیاتر بێ بۆیە هەناردەی دەرەوەیە کە ئیسرائیلیش بە هەمان شێوە قوبرزیش بە هەمان شێوەمانە وڵاتی بچووکن یەدەکی زۆریان هەیە بۆیە هەناردەی دەرەوەی ئەکەن قەتەر لە حەوزەی خەلیجە ئێستا قسەی هەناردەمانە کرد بەس خۆیان نەمان خۆمان بەڕاستی من لە چەندین دیراسەش باسم لەوە کردووە ئەبێ ڕڤیژن ئەبێ پیاچوونەوەیکی جەزری بکەین بە پرۆسە نەوتیەکانە لە گرێبەستەکانەوە لە دەرهێنانەوە لە پاڵاوتنەوە لە بەڵێ اینجا ئەمە سووریا من باسیەوەم کرد سووریا یەدەکێکی زۆر ئەو تۆی نییە کە بینێرێتە دەرەوە بەڵام بۆ ئیشباعی ڕقەباتی خۆی هەیەی بۆ نمونە لە پێش جەنگ 400,000 بەرمیل نەوتی بەرەمێنە بەڵام لە دوای جەنگەوە سووریا وەکو دیمەشق یەک بەرمیل نەوتشی بەرەمێناوە چکە زۆربەی ئەو شوێنانە کەوتنە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی دیمەشقەوە بۆ نمونە ئێستا 90% شێلگە نەوتی و غازیەکان 90 بۆ 85 بۆ 90% کەون ناوچە کوردیەکانەوە عادەتەن سووریا ڕۆژهەڵات و باکووری سووریا غاز و نەوتی زۆرەکە بەدەست ناوچە کوردیەکان بەڵام ڕۆژ ئاوای بۆ کشت و کاڵ باشە کە بەری بڵێن تەرتوس و ئەوەیە بۆیە ئێستا لەم ناوچەی ئەمریکیەکان و فەڕەنسیەکان تەواجودیان هەیە و تورکیا شتموحێکی زۆری خسۆ لەسەر ناوچێ قسەی ئەساسی ئەوەیە سووریا بۆ ئەوە گرنگە مەعبەرە یعنی
ڕێگەیەکی گرنگە ڕێڕەوێکی گرنگە بەڵام ئەم برادرانە هاتون کوردواری خۆمان لەسەر ڕێکە و لێگرم وەک حەمەتاڵیبانە نایڵن ئەم بۆ ڕێ بە ڕێگەڕێکی ئارامە بچێت سەر دەریای سپیناوە ڕاست برادر مەبەست لەکوێ مەبەستم تووشایە تورکیا باشە ینی دەیەوێت ڕێگیری بکە تورکیا بێگومان ئێستا ئەگەر ئێمە کاک ڕانکۆ ئێمە خۆمان ئەوڵ ڕزی لەسەر دەریای سپیناوە ڕاستین بەهۆی بۆڕی جەیهانەوە مەسەن کەرکووک بە 972 کیلۆمەتر بینی کەرکووک و جەیهان 972 کیلۆمەترە ئۆڵ ڕێدی لە ساڵی 1970ەوە سەر بەندەری جەیهانین بە هێڵی بۆڕی بەندەری جیهان لەسەر دەریای سپیناوە ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستان تا فیشقابوور خۆمان هێڵی بۆڕیمانەیە بەڵام لە فیشقابوورەوە بۆ سەر دەریای سپیناوە ڕاست زۆر نزیکترە ینی لە ڕۆژاوی کوردستانەوە هەر زۆر نزیکە چکە ئەگەر تۆ تەماشاکەی قبرس و ئیسرائیل 1900 کیلۆمەتریە بۆڕیان ڕایشەوە بەژێر ئاویشە بەڵام لە باشووری کوردستانەوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان 4 کۆمپانیای چینی بە چەند مانگێک دەتوانێت تەواویکەن بەڕاستیەوە هێڵی بۆڕێ ڕاستە باشە وتێت تورکیا دەیەوێت ڕێگیری بکە لە گەیاندنی وەکو ینی سووریا وەکو ڕێڕێک بەکاربێ لانی کەمەویش پشکی خۆی تێدا هەبێ ئیسرائیل کە کاتێک لە معادلەکەی بێ دەتوانن ئەمانە ڕێگیری بکەن من ئەم مودەیە زۆر لەسەر تەلەڤیزیۆنەکان قسەیەکەکەم چکە ئەویش ئەوەیە ئیسرائیل تورکیای بەلاوە گرنگە وەکو دەوڵەتی و پێگەیەکی کاریگەر چکە تورکیا پۆزیشنێکی مهمی هەیە لە وڵاتی ناوەڕاست و لە ئاسیاشدا بەڵام هەتا ئەردۆگان سەرۆکی تورکیا بێ ئیسرائیل ئەو تورکیای قبوڵ نییە ینی ئەمە واقعە بە مەدروس ئەم شتە سەلمێنراوە ئیسرائیل پەیوەندی لەگەڵ تورکیایەکە ناکە کە ئەردۆگان سەرۆکی بێت چونکە ئەردۆگان لە 2010 بەڵام وا دەردەکەی پێوەندێکی زۆر بێزیانە بێت هیچ مادر ناکە بە تورکش ئێرلاین 3 ساڵ پێش ئێستا ڕایگەیان کە 1 ملیۆن گەشتیاری بۆ تەلەبیب بواسۆتەوە هەر ئەمەیە بەڵام پەیوەندیەکە لە ساڵی 90ەکانە بەهێزترین پەیوەندی دوو دەوڵەت لە گۆی زەویە پەیوەندی تورکیا و ئیسرائیل بوو تورکیا تاکە دەوڵەتی خاوەن زۆرترین نفوسی ئیسلامیە ساڵی 1940 پیرۆزبایی لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل کردووە یعنی ئەوە نییە بەڵێ ئەنجا لەبەر ئەوە ئیسرائیل متمانەی بەو تورکیایەنە کە ئیتنۆ نەیشناڵزمی تێگەڵ بە ئیسلامگەرا کردووە ینی بابانگەشەی گەڕانەوە بۆ نیو عوسمانیەتەکە هەڕەشە لە منتیقەکە مەسەلەن لە 2010 ئەردۆگان بە ئیسرائیل و تاپۆی خاکەکەتان لە ئەرشیفی ئێمەیایە نابێت زۆر زیاد بڕۆن مەسەن لە کۆربەندی داڤۆز لە 2010 ئەردۆگان وەرەقەی فڕێدا بە دەموچاوی شیمۆن پێرەزی سەرۆکوەزیرانی ئیسرائیلە لەم دواییە ئەردۆگان زۆر هێرشی کردە سەر بەنیامین نەتانیاهو بە قەسابی ناوبرد ئەوان باسییان کرد کە ئەم کوردە کوژە و مناڵی کوردە کوژێ ئەم حیکایەتە هەر بەردەوام بووە بۆیە متمانیان بە ئەردۆگان نییە بەڵام گرنگی بە تورکیا عەدەن تورکیان بەلاوە گرنگە پەیوەندیانوێ بایدەوەی ینی لەم کاتەیە زۆر مهمترین فرسەت بۆ کورد ئەوەیە کە بینی تورکیا و ئیسرائیل ناتەواوە چون گربێنیان تەواو بە زۆر زەرەر بە ڕۆژاوی کوردستان و باکووری کوردستانە کەوت باشە ئەمە تا ڕادەی ئەوە ئەڕوا ئیسرائیل بیر لە گۆڕین یان هەوڵدان بۆ گۆڕینی ئەردوگان بکاتەوە بەڵێ لە یەک ڕوو زۆر ئەتوانێت چکە من بە حکومیەوەی بیرمە لە 2015 و 16 نامی ماستەرەکەم لەسەر عیلاقەی تورکیا و ئیسرائیل بوو لە سەردەمی حکومڕانی ئەم ئەکپارتی و ئەردۆگانەیە بۆیە بەم ڕایە تا ڕادەیە قساکەم تورکیا ئیسرائیل وا ئەبینێ کە حەوشەی پشتۆی ماڵەکەی خۆی بێ لەوێ بڕا بۆ ئەمریکا ینی ئیسرائیلی پێویستە بۆی لە کۆشکی سپی شەفاعەتێکی بۆ بکات بە تایبەتی خۆت زانی ئیداری ترەمپ بێت چەند و چۆن بەرگری لە ئیسرائیل دەکات ئەگەر بێتە بژاردە ڕاستە تورکیا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە و ئەندامێکی سەرەکی ناتۆیە و لە ساڵی 52 کەوتۆتە سەر ئەوەی کە لە یەکێتی ئاستن و کۆیڵوانە مشارەکە بکاتە تا دروستبوونی یەکێتی ئەوروپا هەر محاوەی کردووە بێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا وەرنەگیراوە لە بەرەم تەسەڕوفاتانەی کە لە ناوچەکات دەستبەرە دات و ئەوانە بەڵام تورکیا وڵاتێکی سەرەکیە بەڵام ئیسرائیل سەرەکیترە بۆ ئیدارەی ئەمریکا و بەردەوام بەشێکی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە کە بیر لە ئاسایشی ئیسرائیل بکاتەوە لە ناوچەکەیە و ڕەنگە ئیدارەی ترەمپیش سەرەکیترین ئیشەوە بێ هەر ڕێکەوتنامەی ئەبراهام گەشە پێ بداکە لەگەڵ وڵاتانی عەرەبیا پەیوەندیەکانی ئیسرائیل ئاسایی کردەوە ئەمەش ئیسرائیل دەکات بە یاریکەرێکی سەرەکی گرنگتر و کاریگەرتر لە ناوچەکەدا باشە بێنە سەر ئەو ناوچەی ڕۆژاوی کوردستان کە لە 1985 بۆ نەوەی سەرچاوی وزەی سووریا لەوێیە ئەمە واکە پشتیوانی هێزە کوردیەکان بکرێ یان ئەمە بۆ خۆیە بێتەوە بەڵایەک بۆی کامیشە تورکیا چاوی تێ ببڕێ لەو خاکە پێدەستی بەسەردا بگرێ ئەمە کەوتۆ لەسەر ئینستیتوشنەلایزیشن کەوتۆ لەسەر موئەسەسات بەڕاستی
یعنی دائیمەن کاتێکە نەوت و غاسیان سێکتەری وزە بەگشتی چکە کاتێکە مەفهومی وزە زۆر گەورەترە لە مەفهومی نەوت و غاز چکە هەموو شتێک کە من و تۆ ئەجوڵێنەوە بە وزە ئەجوڵێنەوە وزەمان هەیە یعنی هەموو شتێک بە وزە ئەجوڵێ وزە سەرچاوی جوڵەیە گەر وزە نەمێنێت جوڵە نامێنێ ئەم هەموو فڕۆکەیە لە ئاسمان هەموو کەشتێ لە دەریا هەموو سیارێ لە هەموو شتێک بە وزە ئەجوڵێ بەڵام نەوت و غاز 56% وزە پێک ئەهێنن هەرێمی کوردستان و ڕۆژاوی کوردستانی ژێدەشێکی باشی نەوت و غازیان هەیە ئەگەر هیچ نەبێ بە سەرێشە بۆ ناوچەکە دروست ناکەن بەشی خۆیان هەیە بە و بەشی ناوچەکەشن وەکو چۆن ئێستا کۆرمۆر بەشێکی کارەبا ئافرۆشێ بە کەرکووک و هەندێکی کارەباژە درێ بە مووسڵ ئەیدەن بە عێراق و ئەوانە بەڵام لە ڕۆژاوی کوردستانە بەشی خۆی ئیژباعی هەیە کەوتۆتە سەرەوەی چ مؤسساتێکی بەهێز لە پشتی ئەمەوە هەیە چووە کاتێکە تۆ نەوت و غازە دەیە پێویستت بەوەی پیشەسازی هایدرۆکاربۆنی بەرەو پێش بخەی پێویستت بەوەی سێکتەرێکی بانقی بەهێز هەبێ پێویستت بەوەی بازاڕین مارکێتینێکی بەهێزی بۆ بکەی مەسەن سریلانکا لە باشووری ئاسیا گەڵاچای هەیە لە باکووری ئەمریکا ڕێکلام بۆ گەڵاچایەکە ئێمە لەم کاتیان غازی سروشتی کە ئەوەندە کاریگەرە تۆپیکی نەمبەر وەنە لە پەیوەندێنەوە دەوڵەتەکانە چۆن ناکرێ ئەمە لۆبی بۆ ئەمە بکەین مارکێتین بۆ ئەمە بکەین لە پشتی ئەمە مؤسساتی گەورەدا بمەزرێنین ناوەندی بیرکردنەوەی بەهێزدا بمەزرێنین ینی کاتێ سەر باسی عراق بەڵێ عراقیش وەکو ناوەندێکی گرنگی وزە نەوت و غاز بە شومان دەگەێنێ لە ڕاستیە ئەمەی کە لە عێراقەیە تەبەن ئەمە بەسمەوە نیە من شەفاعەت بۆ کەرتی وزەی هەرێمی کوردستان بکەم لە سەدان شوێنە نەک دەیان شوێنە ڕخنەیم لە کەرتی وزەی هەرێمی کوردستان کردو بەڵام لەبەروی عێراق و دەوڵەتی دایکە 100 ساڵێک ئەزمموی لەم سێکتەرەیە هەیە کەرتی وزەی عێراق کەرتێکە کە سێکتەری دارایی و ئابووری عێراقی نەزیف کردووە تووشی خوێنبەربوونێکی دارایی گەورەی کردووە من یەک نمونە بۆ جەناب دەڵێم ئێستا کە لەگەڵ جەناب تا قساکەم ڕۆژانە عێراق ئەو وێنەی کە لە پشتی منەوە کات لەم لاوە کاتەوەی کە دوو کەڵاچێ بە ئاسمانە هاو شێوەی ئەوە کە ڕۆژانە عێراق 1200 مقەمەق ملیۆن مەتر مکعب غازی سروشتی هەر بە هەوەس ئەسووتێنە و ژینگەی پێپیسەکە و بە فێڕۆیەدایی خۆیەتی سەرەتێکی نیشتیمانی و ستێنێ بەڵام چێ 1000 ملیۆن مەتر مکعب لە ئێرانە کڕێ ڕۆژانە ئەمە نە ساڵێکە و نە دووە نوەستی ترەمپ بێتەوە سەر دەسەڵات دوای 20 مانگ ئەمە قۆبوڵ ناکە یەکەمین بە بیانی ئەمە ساڵانە 4-5 میلیارد دلار بدرێ بە ئێران ئەمە قۆبوڵ ناکە بەڕاستی و ئێستا حاڵی حاضر ئێران دەتوانێتەوە باسانی لەمە ئەنتیکە ترکا ڕانکۆ عێراق گرێبەستی کردووە 25 میلیۆن پێسێجا غازی سروشتی لە تورکمانستانەوە بە مل ئێران ئەمێنێ بۆ ئێرە جناب دەزانێمە خەڵکی منتیقی کۆرمۆر 500 میلیۆن پێسێجا غازی سروشتی بەرەمێنێ 500 میلیۆن پێسێجا غازی سروشتی خۆ دەزانی ناو عێراقایە و زۆریش نزیکە لە ناوچە دابڕاوەکانەوە 500 میلیۆن پێسێجا غازی سروشتی ساڵی ئایندە تمحی بگاتە 750 میلیۆن پێسێجا غازی سروشتی عێراق بۆ لەگەڵ تورکمانستان عقدی کردووە ساڵێکە بۆ تەنها 25 میلیۆن پێسێجا بە من و تۆی بوو تا شەفاعەتمان بۆ کرد پێمانەدا بەڕاستی کە چی حەجی شەعبیانەیە نەجارێک و نە دوو جار و نە سێ جار پەلاماری کۆرمۆرەیە بۆچی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەم پەیوەندی بۆی هەر کاتێک گەڵێن ئەمریکا 250 میلیۆن دلاری 2 ساڵ پێش دەستەداوە بە کۆرمۆرەوەی پلانتەکان فراوان کاتەوە تموحی ئەم غازە بەرنەسەر ئەو مێدەتریانە و دەریای ناوەڕاستی کە پێشتر باسم کرد ئەو حەوزەیە فلاوان و دەوڵەمەندکەن رووسیا و ئێرانیش جار نەجارێ لە ڕێگەی نوێنەرەکانی لە عێراق ئەڵێن نەکەی شتیوانەکەی ئەم نازانم ڕوونیا قسەکەم ئەو حکوت لەی کە جیۆپۆلیتیکی وزەی لە دەریای سپی ناوەڕاستم فلان و فلان قیادەیەکەن نایانەوە حەوزەیە دەوڵەمەند بێت نازانم ئەم پەیامانە چەند جار بە نووسین و بە قسە ژوت و مەرحەزەکەم باشە کاک بارۆزیانێتەوێ بڵێ عێراق سوود لە سەرچاوەکانی خۆی وەرناگرێ وەکو پێویست ئێستا حاڵی حەز لەگەڵ جناب قساکەم میوادارم برای بەڕێز کاک دکتۆر هەڵۆ عەسکەری گوێ لێم بێت تازە بۆ وەزیری ژینگە ئێمە وەکو پەیمانگەی مێدەتریانە پرۆژێکمان تەقدیم کردووە بۆ چارسەنگ کێشە ژینگەیەکە نەک کێشە جیۆپۆلیتیکیەکە لە ئێرانەوە دەهێنێ نایەنێ و بە من و ڕەنگە ئەو لای منیش چارەسەر نەکرێت بەڵام کێشە ژینگەیەکە عێراقی 15 جار هێندەی ستانداردی جیهانی پیستر کردووە یعنی ستانداردی هەوای بەغدا 15 جار پیسترە لە ستانداردی هەوای جیهانی هی هەولێرش بەمان شێوە بە تۆزێکیش ئەوەش باس بکەین چونکە لە هەولێریش بە حکمی پاڵاوتنەوە بە پێی یاسای نەوت و غاز یاسای ژمارە 22 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستان ئیزدار کراوە تەنها سێ پاڵێوگەی قانونیمان هەیە لە دوهۆکە لەوەی کار گروپە لە مەخمور و لەگەڵ پاڵێوگەی بازیان تەنها ئەمە قانونی و دەستوریەم سێ پاڵێوگەی بەڵام لە 2017 ژمارەی پاڵێوگە نایاسایی و ناقانونیەکان لە هەرێمی کوردستان چۆتە 307 پاڵێوگە واتاتەوە 304 پاڵێوگەی ناقانونی و دەستوری هەبووە
بە ئەم هەوا ئەجا پاڵێوگا هەیە قیر بەرهەمێنێ قیر یەکێکە لەو مادە هایدرۆکاربۆنیە قورسانی کە بەرهەمێنرێ هەوا زۆر پیسەکات ئەم برادرانە قیر بەرهەمێنن بە هیندستانێ فرۆشن ئەم پاڵێوگا ئەهلیانە لەسەر حسابی پیسکردنی هەوای کوردستان بۆیە ئێمە ئەگەر نیشتمانەکەی خۆمانمان خۆشەوێت ئەگەرمانێ بە شێوکی زانستی و بە توێژینەوە و بە بیۆرانە دەست بۆ بیۆرترکردنی سەرچاوەکانی مرۆیەکانی خۆمان سەرچاوە سروشتەکانی خۆمان بەرین بە بێلایەنانە دوور لە مزایەتاتی سیاسی و ئایدۆلۆژی ئەم کێشانە چارەسەر بکەین بەڕاستی پێویستمان بە ڕفینکینێک پێویستمان بە مڕاجعەیەکی جەزری هەیە کە ئاسایشی وزە و جیۆپۆلیتیکی وزە سەر لە نوێ بنیاد نینەوە لەسەر بنەمایەکی زانستی و نیشتیمانی دوور لە دەنگەدەنگی سیاسی و حیزبی و ئایدۆلۆژی باشە یاگوارە زووتت پرۆژێکمانێ بۆ چارەسەرکردنی و کێشە ژینگەیە پرۆژەکە چییە ینی دەتانەوێت چی بکەن بەرچاوڕوونیە یان چییە؟ دەمانەوێت کێشەیەکی دارایی قوڵ هەیە عێراق ئێستا چووکە نرخی وزە بەرزە بە خۆی نازانێ عێراق ساڵانە 4 بۆ 6 ملیار دلار سابت غاز لە دەرەوە کڕێ 4 بۆ 6 ملیار دلار سابت غاز لە دەرەوە کڕێ عێراق بۆ بەرهەمێنانی کارەبا مەسەن عێراق پێویستی بە 34 هزار مێگاوات کارەبا هەیە کەچی تەنها 23 هزار مێگاوات کارەبا لە ناو خۆی بەرهەمێنێ واتە نزیکەی 40% لە دەرەوە هاورداکە بۆ بەرهەمێنانی کارەبا بەشێکی لە قەتەڕە گرێبەست کردووە کە بۆ 3 ساڵی ئایندام گرێبەستە تەواو بێ بەشێکی چووە وەکو باسم کرد لە تورکمانستان بەشێکی زۆریشی لە ئێرانەوە تا ئێستا هاوردە کردو بەڵام ئێران ئێستا خۆی لە قەیرانی غازی سروشتی ئاژی وەکو سەرۆکوەزیرانی سەرۆکۆماری ئێران ئیشارەتی پێکردن ماڵەکان دەبێت دەست بە کارەباوە بگن چونکە ئێران خۆی لە قەیرانی غازی سروشتی و ئەوەدا ئەژی بۆی غازی هەناردەکردنی غازی بۆ عێراق ڕاگردو عێراق بەغا کارەباکەی کوژاوەتەوە ئێستا تا ڕادێکی زۆر چۆ کارەباکەی بەشێکی زۆری بەدەست تارانە لەوێەوە هاوردەیەەکە جا لەبەر ئەوە ئەمە لەم کێشە جیۆپۆلیتیکی و منەتباری ئەم لاولان نەجاتێدات ئەو 4 بۆ 6 ملیار دلاری عێراق بۆ سەرفکردنی غازی ساڵ هاوردەکردنی غاز بۆ بەرهەمێنانی کارەبای سەرف ئەکات ئەوەشی لە کۆڵە بێتەوە 4 بۆ ملیار دلار کەم نییە بۆ دەوڵەتێکی وەکو عێراق گەرگەرتەوە بۆ قاسەی گشتی یعنی کێشەیەکی جیۆپۆلیتیکی شەشەیەکی ئابووری لە کۆڵ کردو ئەنجا ئەوە 100 ساڵی ڕێکە ئەو دووکە لە ڕۆژە جەنابەت کەرکووک بینیوە زەمبور ئەوەی کە دووکەڵەکە چێ باسمان ئەمە 100 ساڵام دووکەڵە چێ باسمانە ئەی باش شەریکەیەک علمیە پیا و چاکێک نەبوو بڵێ ئەم غازە بە پرێسکەین لە ژێر زەویا دوایی بۆ شتی تر بەکاری بێنی نایەنەوێت مەبەستیان نییە گرمەبەستیان بێ زۆر لە ڕیزانستیەوە زۆر ئاسانە و خەڵکی مختەڵسی زۆر باشمانەیە کە بتوانێت جا ئەوە سەروەتی نیشتیمانی بە پێی بانقی نێودەوڵەتی بە پێی بانقی نێودەوڵەتی عێراق ئەم ساڵی ڕابردوو ئەم 2023 نازانم 24 چۆنە 2023 دووهەم سێهەم ستوێنەری غازی پیسکەری غاز بۆ لە جیهانە بە فیڕۆدەری غاز بووە بانقی نێودەوڵەتیە پرسیڵێ ئەمریکا و رووسیا یەکەم و دووەمن غاز بە فیڕۆ ئەدەن ئەیکەن بە ئاسمانەوە ئیستون چکە ئەوانە وڵاتی پیشەسازی و مەسنەع و معاملی گەورن وەنیا و دوو جلێزە گەورەیە ئەڵێ عێراق بوو خۆ عێراق وڵاتێکی پیشەسازی گەورەیە و نە پیشەسازی زۆر گەورە بەرەمێنە ئەم غازە بوو بە فیڕۆدا لەبەر ئەوە پێویستە ئەوە لە بریوی ژینگە پیس بکات لە بریوی مادەی قورس و دوانۆکسیدی کاربۆن و چەندین گازی ژەهراوی دیکە بکات بە هەوایە پیسی بکات پێویستە ئەو غازە پرێز بکرێت لە ڕووی ئابووری و کەڵکی لێوە بژیرێ بەڵام شتێکی تریش هەیە هەموو جارێ وەزارەتی نەوتەکانی عێراق هەموو کابینەیەگەڵێن ئێمە لە ماوەی 4 ساڵی ئایندە حەلی دەگەن 4 ساڵەکە تاو دەبێت حەلی ناکەن کابینەیەکی دێڵ 4 ساڵی تر ئیتر بەم شێوە هاتووە پێ دوایە بە مەبەست چارەسەر ناکرێت ئەکید بە مەبەستە بەشێکی پەیوەندی بەوە هەیە نابێت یعنی مشتەکە ڕوونە هەندێکیان لەبەرەوەی ئێران بە گرانتر لە نرخی بازار غازەدا بە عێراق حەزیان بەوەیە ینی حەزیان بەم دۆخەیە هەندێکی دیکان لە پشت ئەمەوە نایەنێ غاز لە هەرێمی کوردستان هاوردە بکەن ئێمە پێشنیاری وەشمان کردو 2010 کە غازی هەرێمی کوردستان بکڕن بۆ عێراق ئەمە هەمە بێتە مای ئاشتەوایی و نزیک بوونەوەی لە یەکتر دەستوەردانی دەرەکی کە مەکاتەوە و هەم هەرێمی کوردستان ژە ڕووی داراییەوە ئیسفادە ئەکات ئەم کێشە جیۆپۆلیتیکیشمان نابێت ئەمەیە بەڵام ئاریانەوە لە دەرەوە لە شوێنی دوورۆ بیانن ئەمەی عێراق تۆپبارانی کەن جار چەڵگەکانی خۆیان ناوالێ باشە کاک بارۆز لە هەرێمی کوردستانی شایمە هەر سەرچاوەکانی و زەمان با بڵێنەوەی کە کارەبای پێبەرەمیە بۆ ناوخۆ بەکارێ با بڵێن هەر نەوتەکەش لە ناوخۆ زۆر کەڵکی لێ وەرناگرین ئەمە پەیوەندی بەچیوە هەیە بۆ کارەباکەمان ئێستا ئێمە بەپی ئەو نۆت و غازە وایە کە هەمان بووە بۆ ئێمە کارە باشمان بفرۆشتە کاک ڕانکۆم من لە دەرەوە ژیاوم لێرەش هەر زۆر ژیاوم لە هەموو شوێنەکان بەڕاستی هەموو شتێک لە دەرەوە سیستەمە یعنی کە تۆ چیتە حەمامەوە بچتە سەر ئاوە گڵۆپەکاڵەکەیت دواییتە دەرەوە یەکەمین ئیشی تۆ دەڵغە لایە زووبی کوژەیتەوە سەری مانگ تۆ باجی کارەبا ئەدەی
نایدەم نییە کارباو لێ کوژێنێتەوە وەکو پرۆژەهلیەکان کە لە هەرێمی کوردستان هەن ئەبێبی کوژێنیتەوە ینی دەست بە کارەباوە بگری بەڵام لێرە کابرا پارچە ئاسنی کرد ناو بەرمیلێک ئاوە سیرکە ینی مەسەلەکە نییە خەڵک گڵۆپیزیایە کار پێکە کارەباکە نییە تا تۆ گڵۆپیزیایی کار پێ بکە سە بۆ نە هەوڵاتیەک 6 ساعت کارەبای نیشتیمانیە بەم ڕوونکردن ئاخنا هەردوو لایە دوولایەنەیە کاکڕانکۆ تۆ ئێمە سەرچاوی کاکە تۆ کارەبای 24 ساعت بدە بە خەڵک پارەی خۆیەدا حەقە چییە؟ خەڵک پارەی خۆیدا کارەبای وڵاتێک من وتە بێژ وزارەتی کارەبانیم ئێستا ئێستا کە کارەبانیە خەڵک 6 ساعت کارەبای ئەدەیتێ هی نیشتیمانی لەو لاشەوە مۆلیدە پارێکی زۆری لێ وەرەگرێ بۆیە خەڵک ینی تا ڕادەیەک بەرێکەوتن دروست بۆ دەڵە کارەبام نیە پارێکی لە زمانی هۆبزەوە خەڵک و حکوومەت تاوگەری یەکتری بوون گرێبەستێکی کۆمەڵاتیانە سەکەم لە سەرێک شتە ئێمە سەرچاوی وزەی ئەوەندەمان نییە بۆی کە ئێمە بتوانین کارەبایەکی 24 ساعتی بەرەم بێنین هەمانە باشیت من لە پێش بەرنامەکەش باسم لەوە کرد کە مڕاجعەیەکی جەزری بەکردی وزەی هەرێمی کوردستانە پێویستە لە هەموو بوارەکانە مڕاجعەیەکی جەزری کە بگونجێ لەگەڵ ڕنیۆبڵ ئینەرژیا لەگەڵ وزە بەنێوبەوەکانە چکە تۆ توانی وزە لە ڕێگەی باوە بەرهەمبێنی لە ڕێگەی مەزەلەن لە ڕێگەی خۆرەوە لە ڕێگەی پێینی کشیمیایەوە لە ڕێگەی زۆر شتیترەوە ئێستا بیر لەوە کراوەتەوە لە ڕێگەی و دووکەڵە پیسەی کە سیارە لە ناوجا ڕاستی جادەوەڕوا ئامێر دانراوەشە بێ بە وزە و بەرەمێنانی کارەبا بۆ شەقامەکان زۆر ڕێگەی دیکایە لە ڕێگەی شەپۆلی دەریاوە کە ئێمە زۆر ڕێگەی دیکایە کارەبای لێەوە بەرهەم بهێنرێت ینی ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە وزەی نیۆ بۆ بکەین بە بەدیلێکی گرنگ بۆ ئەمە بەدیلێکی گرنگ بۆ ئەمە ئێمە تۆ جۆل لەوە بۆ 200 ساڵە بەهۆی نەوتەوە داگیرکاری و کوشتار و کوشتارێکی زۆر ڕووی داوە لە دنیاە بەڵام کە تۆ ئەم جیازە ئەم حەتەی لە سەرباندا ئەنەیت وزەی نیۆ بۆ بۆی خۆرەوە بەرهەمێنی تر ئەمە نەداگیرکاری و نەدە زۆردانی سیاسی دەرەکیش نایەڵێ بەڕاستی نازانم ئەمە ڕوون بێت بۆیە بیر لەوە بکەین و ینی سەقافەتی بەرەمێنانی وزەی نیۆ بۆ زیاد بکەین لە هەرێمی کوردستان حکومەت مەبەستە باشە ئەمە زۆر بەهێزە ئەنجا لە ناو شەلگە غازی و نەوتەکانی هەرێمی کوردستانیشە ئێمە بیر لەوە بکەینەوە پلانتەکان فراوانتر بکەین و ئەکان پلانتانە فراوانتر کرا ئینجا پێویستە تۆ لە ڕێگەی بازدانان و چاودێریکردنی کەرتی کارەباوە ئەم کێشەیە چارسەر بکرێ ناوخۆیە باشە تا ئێرە اختصاسی قسەکردنی منە لەسەر کێڵگە نەوتی و غازیەکان قسە بکەین دو پرسیارەکانی خۆمەکەم کێڵگەکانمان دەوترێت عێراق بە ئامانج بە مەبەست دەیەوێت با بڵێن نەوت ڕەوانەی دەرەوە نەکرێ بووی کێڵگەکان بپوکێنەوە ئەم قسەیە بنەمای زانستی هەیە کاک ڕانکۆ من لەگەڵ عێراقیش گفتوگۆمان هەبووە بە حکمی و کۆنگرە و شتانە خەڵکی باڵەدەستیان مشارەکە ئەکات هەرێمی کوردستانیژەوە خۆمان ناواقعکەین عێراق دەڵێ ناکرێت لە یەک وڵاتە دوو جۆر پیشە سازی نەوت و غازە بێ ئەمان گرێبەستەکانیان گرێبەستی بەشداری و بەرەمێنانە واتە تۆ کۆمپانیایەکەیەنی حەق بەسەری چۆنیاڵی بڕۆ لەو دەشتە غاز و نەوت و دۆزیەوە شەریکین بەم پشکە ڕێکەکەوین نەو دۆزیەوە تۆ زەرەر کردووە ئەو 800 میلیۆن دلاری کە 800 میلیۆن دلاری پێویستە بیرالکردنە پێویستە بە فیڕۆدا و بەڵام کۆمپانیاکە بە توانای تەکنیکی و ئەجیزەی خۆی و توانای مادی خۆی سەربەکە لە برمێ دوایەوە کۆست ڕیکەڤەریەوەوانە هەیە معادلێکی زۆر ئاڵۆزە باسی نەکەین بەڵام هین گرێبەستە نەوتەکانی عێراق سێرڤزە خدمەیە عقودی خدمەیە واتە هەموو شتێک لە گرێبەستەوە دەست پێکا لە پرۆسە نەوتەکانە بۆ نمونە ئەمە کێڵگەیەکی نەوتە 10,000 بەرمیل نەوتی تایە باش ڕێکەوتین 10,000 بەرمیلێت نەوتیش بە $100 بۆ نمونە کاتە ئێمە ئەم بیرە بیرێکی تیجاریە 100 میلیۆن دلاری دادەسەکەوێت 10,000 بەرمیلی نەوتیش بە $100 100 میلیۆن دلاری تایە بەس من و کاکڕانکۆ جەنابەت کۆمپانیاکەی منیش دەوڵەتی خانەخم چۆن ئەم پارێ دابەشکەین کەواتە پێناسەی گرێبەستی نەوتی چییە چۆنێتی دابشکردنی سەرمایە لە نێوان کۆمپانیە نەودەوڵەتەکان و وڵاتی خانەخوێ یا هەرێمی کوردستانە بەڵام هەر لەمەیە ناوەستێ مەسەن پارەی پرۆگرامە کۆمەڵایەتیەکانی کۆرپۆرێت سۆشیال ڕسپۆنسیبڵەتی بۆ نمونە پارەی پەترۆدۆلار هەیە کە هەندێک کۆمپانیا هەن پێویستە لە 104 بۆ 106 یان 106 و نیو پارەی کۆرپۆرێت سۆشیال ڕسپۆنسیبڵ بەرنامە کۆمەڵایەتیەکان جادە دروستکات شەقام دروستکە هاوکاری تەلەسیما دروستکە لەو ناوچانەی کە تێدا بەڵام ئەمە ناکەن کەسیان هەندێکیان بە غەیبەتی کەس نەبێ ئەو داهاتە ئەدەن بە هەندێک کەناڵی میدیا و ڕاگەیاندن و ئەوانە یان شتی دیکەکەن خۆیان بێمەیان کردو نایدەن بە ڕێگا چاکردنی ڕێگای لادیەکانی منتیقە قوتابخانە دروست بکەن ئەمەیان نەکردو زۆر بەیان نەیان کردو بۆ نایکەنەوە ئیش حکوومەتە بەڕاستی ڕقابیان ئینجا هەندێکیان زۆر خراپ مامەڵە لەگەڵ کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان ناکەن کاکڕانکۆ من 100 جاری دیکە ژووتمە 1 بەرمیل نەوت لە ناخی زەویە بۆ ئەوی ببێ بە بەرمیلێ نەوت 80 بۆ 100 میلیۆن ساڵی پێویستە
هەشتا بۆ 100 ملیۆن ساڵ بۆ ئەوەی ئەم مادانە لە قوڵایی زەویە کارلێک بکەن و ببن بەنەوت. ئەمە بە غاز و بەنەوت و بەمە هەشتا بۆ 100 ملیۆن ساڵی پێویستە. یعنی ئەمە سەرمایەکی نیشتیمانی قوڵە گەورەیە. هیچ وڵاتێک نایە ئەم جەستەیی خۆی بخاتە بەردەست کۆمەڵێک کۆمپانیا کە هەمومان نەزانین کەوشەی کۆمپانیات جۆ لێبوو لە جیهانی لیبراڵی عنێم کابرا هیچ نافامێ بەس کەڵەگەکردنی سەرمایە و گیرفانی خۆیە فامێ کۆمپانیایەکی دەرەچێەوە تۆ سەرمایی دەستکەوێت ئیتر تۆ چاوشینە و دۆلار شیعی سونەی نییە نەوتی خۆتە فرۆشی دۆلاری خۆ گیرفانە ناسنامە لێرەیە نایخۆت. هەرێمی کوردستان لاوااسترین کۆمپانیاکانی هێناوەکە ئەم چێلگەنەوتیانی خۆمانی تەسلیم کردووە. ئەمە زۆر بە ئازارە بەڕاستی بۆ ئێمە. بۆیە من هەموو جارێ دیعایەوە کەم کە پێویستە پیاچونەوەیکی جەزری بکرێت بەتابەتی متابعی کۆمپانیاکان بکرێت. هەندێک لەم کۆمپانیانە برادری خۆمان چون لە دەرەوە تەسجیلیان کردووە لە 2004 و 5 و 6 و 7 هێناوێنە خۆیان عەقدیان لەگەڵ خۆیان کردووە لێن وڵا ئێمە گرێبەستی نەوتیمان کردووە. هەندێک لەو کۆمپانیانش کۆمپانیای گەورەی ئەمریکی و ڕووسی و فەڕەنسی و نەما یەکدان نەما نە چیڤرۆن ماوە نە ئەکسۆن مۆبیل ماوە نە بیپی بەو ماوە هاتوونەوە بۆ کەرکوو نە بیپی ماوە نە تاقەی لە ڕابردوودا هیچ کۆمپانیایەکی گەورەکان ڕۆزنەفتی شتا خەریکە چۆڵێکا لە مەنتیقی ئاکری و ئەگریبی جەڵ و چێلگانە چۆڵێکە بایدەوەی کارمەندەکانیان بەشێکان بە حکومی باحسین وازان ئێمە خاوەنەوەتی کوردستانی پەیوەندیەکەن ئەڵێن ساڵێکمان ماوە کە کارمەندی ڕۆزنەفتین موچەکەیان بڕین و دەریان کردوین و ئەمانەش هەموو بێ بەڕاستی هەموو ئەمانە سەر لە نوێ بیری لێ بکرێتەوە سەر لە نوێ بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی نیشتیمانی کۆربەندی تازەی بۆ ڕێک بکرێت دیراسات بکرێت بەڵام قسەیتر نازانم بڵێم چی. سپاس دەکەم دکتۆر بارۆ زافەر بەڕێوەبەری پەیمانگای میدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ گومان بە هیوای ئەوەین کە 2025 لە ڕێیە سەرچاوەکانی وزە لە هەرێمی کوردستانە ببنە خێر و بەرەکەت بۆ خەڵکی کوردستان خۆشەویستان تا پێتانەگەن و لە بەرنمەیەکی تر کاتێک خۆشخواتان.